بەڵێ بێگومان گفتوگوی زیاترەکەی سەبارەت بە تەواوکردنی پرۆژەی پردی دەربەندی ڕانیە بۆ مەبەستا ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێبوون لەگەڵمانە. بەخێر هاتی بەڕێز ئاگرین. وەرە بکو پامنێرمان ئاماژەی بۆدا زۆرینەی کارەکانی تەواو بوو، بەڵام کەی بە فەرمی ئەم پردە دەکرێتەوە؟ بەڵێ سەرەتا لەوە دەست پێ بکەم کە جەژنە پیرۆزە لە جەنابتان و بینەرانی کوردستان تیڤی و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم. لە ڕاستیدا ئەم پردە ئێستا زۆرێک لە کارەکانی تەواو بۆ ڕێژەی ئەنجامدانی گەیشتوتە 1990 وەکو هەر ئەو بەڕێز پامنێریش باسی کرد کە تەنها چەند بڕگەیەک ماوە، بڕگەی ئینارە دانانی چەند تاوەرێک بۆ ڕووناکردنەوەی لە شەوە، هەروها گاڕێل و هاانڕێلەکانی هەندێک وردەکاری تێدا ماوە لەگەڵ لانسکیپین لە هەردوو دیوی پردەکان دێشۆنی سەوزایی هەبوو. ئەوانە لە چەند هەفتەی داهاتووە بەلای زۆرە و هەرەوە نەئەقانێت. تەختیتیش بەڕاستی خۆی بڕگەیەک نییە لە ناو پرۆژەکە، بەڵام بەڕێبەراتی ئەندازەی هاتوچۆی سنووری ئیداری سربەخۆی ڕاپەڕین ئەوان بەکارێکە هەڵئەسن و ئەنجامی ئەدەن. باشە کاتە بە زووترین کاتەگە لە چەند هەفتەی دابێت، چونکە بۆ خۆتان دەزانن بەستنەوەی دوکان لەگەڵ ئەم ناوچەیە بۆ هاتوچۆی هاوڵاتیان تەنانەت بۆ گەشتیاریش کاریگەریە بێت لەوێ خەڵک زووتر ئەگاتە دوکان و یاخود بە پێچەوانەوە تا چەند لە ڕووی گەشتیاریەوەکردنەوەی ئەم پردە گرنگی دەبێت بۆ ناوچەکە. بەڵێ خۆی لە ڕاستیدا جگە لە گەشتیاری داواکارێکی زۆر گەورەی ئیداری سربەخۆی ڕاپەڕین بوو، بە تایبەتی ناحی بنگرد و نزیکی 25 گوندی دەوروبەری کە زۆربەی زۆری بواری کشتتوکاڵی جوتیاری ئەەکەن هاوڵاتیەکانی و دانیشتوانەکانی لە وەرزی هاوینە کاتێک کە بەروبوومەکانیان پێ ئەگەیش بە بار هەڵگری قورزنیان ئەتوانی پەڕنجکە و پردەکۆنەی کە هەیە تحملی ئەوەی ناکرد ئامێری کشتتوکاڵی گەورە یان بار هەڵگری قورسی بەسەرات تێپەڕێ، بۆیە داواکاریکی زۆریان هەبوو ئەگەر بیانەوێ بەروبوومەکانیان بێنە سنووری ئیداری سەربەخۆی ڕاپەڕین ڕانی و قەڵازی و دەوروبەری پێویست بەم پردە بوو بۆ هاتوچۆن. ئەمە جگە لەوەی خۆی دەربەندی ڕانیە سروشتێکی جوانی هەیە و ناوچەیەکی گەشتیاریە، بێگومان ئەم پردە ڕۆڵی گەورە ئەبینێ لە پەرەپێدانی بواری گەشتیاریش لە ناوچەکە. باشە بەڕێز ئاگرین، سەبارەت بە ئەوەی کە ئێستا ئاماژەتان پێکرد بە بار هەڵگرەکان کە پێشتر پردە کۆنەکە توانای ئەوەی نەمابوو کە تحملی ئەو بار هەڵگرانە بکات، ئێستا توانای ئەم پردە چۆنە ئەگەر بە خەمڵێنراوی بڵین بەشی چەند ساڵی دیکە ئەکات؟ لە ڕاستیدا هەموو پردێکە بە مواصفاتێکی ئەندازیاری بەرز دروستکرێت کە بێگومان ئەم پردەش بەو شێوازەیە ئەبێت تحملی 50 ساڵ بکەم، ینی عمری تەسمیمی لانی کەم 50 ساڵە و زیاتریش ئەبێ ئینشاءڵڵا. بۆیە هەموو جۆرە بار هەڵگرێک کە لە هەرێمی کوردستانە ڕێپێدراوە ئەوەی بە پێی مواصفاتی ئەندازیاری وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگەی پێدا بەسەر ڕێگاکانی هەرێمی کوردستان و پردەکانی هەرێمی کوردستانە گوزەر بکە ئەم پردە تەحملیەکە. باشە کەواتە تەرکیزکردن لەسەر دروستکردنی ئەم پردە زیاتر بۆ بار هەڵگر بوو. بۆ خۆتان دەزانن هەر شەقامێکی خارجی با بڵین ڕێگای دەرەوە ئەوەی کە پەستانە خاتە سەر قیر و جادەکە بار هەڵگرەکانن. ئەم پردە بە شێوازە دروست کراوە کە ئەو پەستانە زۆرەی بار هەڵگرەکان چ لە هاوین چ لە زستان تحمل بکات. باڵە خۆی بێگومان ینی پردێکە بە مواصفاتێکی ئەندازیاری بەرز دروستەکرێت بۆ هەموو ینی بۆ هەموو هۆکارەکانی گواستنەوە تەنها بۆ بار هەڵگرنێ، بەڵام بار هەڵگر وەکو جەنابەت ئاماژەت پێدا قورسترینیانە یان با بڵین حرجترینیانە کە کاریگەری لەسەر چینەکانی قیر و ڕێگاوبان و پرد بەگشتێوێ. بەڵێ ئەم پردە توانای هەڵگرتنی وەکوتم ئەو بار هەڵگرانی هێتا بەرزترین ئاستی قورساییان کە بەمەرجە لەو لیمتانەیە بێکە هەرێمی کوردستان ڕێگەی پێدا. زۆر باشە کاتە باس لە کوالیتیەکەین جەناب تەڵێ بە پێی ستانداردە جیهانیەکان ئەم پردە دروست کراوە، ئەو کوالیتیە باشەی کە پردەکەی لێ دروست کراوە چ لە ڕووی دەستی کار و چ لە ڕووی ئەو کەرستانی کە تیایدا بەکار هاتووە لە شیش و لە قیر و لە تەواوی کەرستەکانی دیکە هەمووی هی چۆن هی هەرێمی کوردستانە لە دەرەوە هاتووە دەستی کاری هەرێمی کوردستانە چۆنە؟ باڵێ خۆشبەختانە کۆمپانیاکی کە جێبەجێکە کۆمپانی ئامانج کۆمپانیایەکی ناوخۆی هەرێمی کوردستان و زۆربەی زۆری کارمەندەکان و دەستی کاریشی خەڵکی هەرێمی کوردستانە، بەڵام پێکهاتەکانی پرۆژە جۆرە و جۆرە ڕەنگە شیژیان با بڵین شێلمانەکانی بڕگەی ئاسنی پردەکە ئەوە لە ئێرانەوە هات، بەڵام هەمووی لە تاقیگە بیناسازەکانی ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی هی سلێمانی هەولێری ڕاپەڕین چێکراوە و پشکنین کراوە بە پێی مواصفاتی ئاشتۆیە کە پردەکەی لەسەر تەسمیم کراوە بە پێی ئەو بەکارهات. زۆر باشە باسمان لە پردە کۆنەکە کرد کە پردە کۆنەکە ئیتر تەحاملی نەماوە، هیچ پێشنیارێک هەیە یاخود پلانی ئەوە هەیە کە پردە کۆنەکەش نۆژن بکرێتەوە هاوکار بێ لەگەڵ ئەم پردە بۆ هەندێک هاتوچۆی دیکە؟
پردە کۆنەکە خۆی ئێستا بەکاریە تا ئەم دەقێش بۆ هاتوچۆی خەڵکو و هاوڵاتیان هەندێک بڵێن ئۆتۆمبیل و ئەوانە ئەتوان بەسەریا بڕۆن بەڵام پردێکە لە ئاسنە ئەو پردانە پیانەوتێت تمپرری پردی کاتیە پێویستە بەردەوام سیانە بکرێچکە وەختی خۆی بۆ ئەغرازی ڕەنگە عسکەری بەکار هاتو ئەو جۆرە ئاسنەکە پردی یونیڤەرسەڵی پێ ئەوترێ ئەمە ئێستا ماوەتەوە و بەردەوام دەستمانتیەتی وەکو وەزارەت بەڕێبەرەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی ڕاپەڕین سیانەی ئەکە بە شێوەیەکی دەوری و لە ڕاستیدا ئێمە ئەمانویزم پردە هەڵبگرین لە بەرەوەی جۆرە لە ڕووی تەکنیکی و جۆرە بربستێکی دروست ئەکرد لە بەردەمی پردە تازەکە بەڵام خەڵکی ناوچەکە و ئیداری ڕاپەڕین زۆر داوایان کرد کە بۆ بواری گەشتیاری بمێنێتەوە شەرنی هاتوچۆی ئۆتۆمبیل و بار هەڵگری لەسەر بێ بەڵام وەکو پیادە خەڵک بچێ لەوێ ینی کۆمەڵێک دیارە ئامانجی گەشتیاریان هەیە لەبەر ئەوە ماوەتەوە و گونجاوە. بەڵێ بەشایەتیەوە ئەوەی کە هاوڵاتیان دەبینن کابینەی نوێم زۆر کاری کردووە لە گرنگیتان بە ڕێگاوبانەکان ئەمێ بزانم چەند پرۆژەی دیکە هی ڕێگاوبان لە بەردەستان چەندێکی جێبەجێ کراوە و چ پلانێکتان هەیە بۆ کاری لە پێشینەی پرۆژەکانی ڕێگاوبان. لە ڕاستیدا لە کابینەی نوێمە زۆرترین پرۆژێ ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە ئەنجام درێت چه پرۆژەکانی کابینەکانی پێشوو بێ توانرا تەواوکرێت لەم کابینەیە چه پرۆژەی نوێ ببێ نزیکی بەپێ ئامارانی کە لە لای وەزارەتی ئاوادانکردنەوە هەیە 440 پرۆژەی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستانە جێبەجێکرا اینجا ئەمە تەبان پرۆژەی زۆر گەورەی تیا پرۆژەی مامناوەندی تیا ڕێگەی گوندی تیا سیانەی ڕێگاکانی تیا ئەمە پێ و ئامارەیە کە ئێمە ئەچێتە ژێر کەتەگۆریان با بڵێن پێناسەکردنی وەکو پرۆژەن جاجاریوە پرۆژە هەیە بودجەکەی بای 100 میلیۆنە پرۆژەی بای 100 میلیارد دینارە بەڵام لای ئێمە هەر ناوی پرۆژەیە نزیکی 1280 کیلومتر ڕێگەی تازە خراوەتە خزمەتی هاوڵاتیانی کوردستانەوە لە دووسایل لە تونێر لە پرد باگرین یەک پرسیارم هەیە زۆر بە کورتی کام یەک لەو پرۆژانە گەورەترین پرۆژە بووە و تێچووی زۆریشی تێچووە و کەیش کۆتایی پێێت کامە بەناو ڕێگەی هەولێر پردیزەی گەورە کە پارێزگای هەولێری بە پارێزگای دهۆکەوە ئەبەستەوە ئەوە گەورەترین پرۆژە بووە کە نزیکی 180 میلیارد دیناری تێچووە. بەڵێ ئێمە سوپاس دەکەین ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت. سپاس بە ئێوەش خۆشحاڵ بووم.